لباوشي قرمي دايق رفا ككور لباوشي قرمي دايق رفا لبرساوي دا سريان بري سڵاوتان لێبێت دەزانم کاری میدیایی و بەدواداچوون و بنکۆڵکاری زۆر لە سەر شاڵاوی ئەنفال و ئەو پرۆسە نەگریسا لە ماوەی ڕابردوودا لە میدیاکانەوە کراوە بەڵام دەمەوێت لەم بەرنامەدا جیاواز لە تەواوی ئەو بەرنامانەی ڕابردوو تیشک بخەینە سەر چیرۆکەکان دەمانەوێت چەندین چیرۆکی تراژیدی کە تا ئێستاش کاریگەریەکەی لەسەر ئەو تاکانە و ئەو بەشدارانەی پرۆسەی ئەنفالدا ماوەتەوە و کاریگەریەکەیان تا مردنیشیان لەگەڵیاندا بەردەوام دەبێت لەگەڵماندا بن چەند چیرۆکێکی تراژیدیمان لە تەواوی ناوچەکانی سنووری ئەنفالکراوی هەرێمی کوردستان لە ساڵی 1970دا بۆ ئامادەکردون و لەگەڵماندا بن با پێکەوە گوێبیستی چیرۆکەکان بین و بزانین ئەو پرۆسەیە چ کارەساتێکی گەورەی بەسەر بەشداربووان و تاکەکانی ئەو شاڵاوە داهێناوە. دایکێک لەگەڵ منداڵەکەی لە زیندانی نوگرە سەلمان دەبن. بەهۆی نەبوونی خۆراک و دۆخی خراپی شارۆی بچووک 40 ڕۆژ دایکی لە ئامێزیدا دەیلاوێنێت و هەر جارە و لە کاتێک و بە ئەندازەیەک لە هۆش خۆی دەچێت. تا ئەو کاتەی گیان لەدەست دەدات. دایکی شارۆ دەڵێت منداڵەکەم حەزی لە سەهۆڵ و خەیار بوو تەنانەت لە سەرمەرگیشدا داوای کردووە بەڵام پاسەوانانی زیندانەکە ئامادە نەبوون خەیار بۆ کچەکەی بێن و بە ناچاری منداڵەکەی پێڵاوێکی ڕەنگ سەوزی لێ بووە بە خەیار و خواردوێتی. وين اجيب لك خيار؟ مناڵەکەم تەرێک خەیار ما شنو هذا الحكي؟ الله يخليك ماكو يجبد خيار بدي خيار ها؟ ئیتر مناڵیان لێمان بڕ کرد شەو ڕۆژە مناڵەکانیان لێمان بڕ کرد ئەزی ڕووباڵ گیران و فیقان مناڵبان بێشکیان لێمان سن وەڵا دوایە جا دوای شەو ڕۆژە مناڵەکانیان دایەوە دایەنەوە پێمان ئەمە لە تۆبزاوە لەوەلا بردمانیانە دوو بەز لەوێ 7 مانگ و 11 ڕۆژ ماینەوە لێ خەڵک 6 مانگ و 11 ڕۆژ لەوێ پێمە ژنێ لامان ڕای کردوی سەنگایی بوو ژنەکەم وە بۆنەی ئەوە مانگێک و 11 ڕۆژەمیان تەخیر کرد بەرمانیان نادە ئافۆکەیشی دابوو بەرمانیان نادە وەڵا دوایەوەی تر ماینەوە لەوێ و مناڵ گشتی نەخۆش کەوت و ئەو شەو ڕۆژە لێمانیان بڕ کرد و ئەزێتیانیان داوی و گشتی ترسیا بوو مناڵ تۆقی بوو من خۆم لەوێ مەدەدێ ماینەوەی تر یەکێک مناڵەکانم کەوتنە هیلاکات کچ بوو کەوتە هیلاکات شارۆ تقریب 40 شەوە باوشمەوە بوو ئەبورایەوە ئەهاتەوە تر وەزعی خراپ بوو لەم دوایە ئەنی کەوتە ئەوەی کە گیان هەڵاتی دایگیان خەیاری چی؟ ئێمە قوڕ کراوە بە سەرمانە خەیار و بەفر لەکوێ لێرە دەسەکەوێت سیرمیە کردەوی دایە بەفرە خۆم خەیارە هەرسیام چوون بۆ لای حرەسەکە وتم کاکە هەرچی ئەبێ تۆک لە خەیار ئەبێ هەرچی ئەبێ من دەنێ بیدەمە دەست مناڵەکەمەوە نەزانم ئەمرێ با نەوێتە داغ دڵم چوو هێنای پڕبان سینێکی هێنا تۆک لە خەیار و هەموو شتی هاوردی کردێ ناو خۆڵەکە و پای تێخشانە بەر چاوم دەرگا لە جوێنیدا و سوکایەتی کردن گەڕێمەوە بۆ لای کچەکە بۆ قاعەکە منیش خوشکە زایەکم لە کەرکووک بوو فەرەیدون لە مەتعام بوو پارە و شتی ئەداوە دەم ئەمنوی سەغباراتە بۆەوە تشتێ بۆ ئێمە بێنن سەیش ماوەم هەلەو مەتعام ینی مەتعامی هەیە
وەڵایەک فەردێشتی بۆم ناردوو بەتانی و خۆراک و پێڵاو مناڵ و جلوبەرگ وەڵایەتە گونێەکەی بۆم فڕێدا ئەو جێ شەعبیە فڕێدا و تەکمان مشڕام کێشاوتم ئەمە شتێکی تایە معلوم بە تاڵم کرد سێرم کرد جلوبەرگ مناڵەکانی تایە پێڵاوی تایە ئەو جوتە پێڵاوم دەرکرد تایە پێڵاوێ سەوز وەڵا دامە دەست کچەکەەوە زۆر قەپی لێی داوتە بە لە زوانەی پێڵاوەکەی بردە دەما سەیرمی کرد بە ئەقڵ خۆی خەیارە وەڵای تراگەی لە خۆی نەما بردیان جێ شعبیەکان بردیان دەورت شارێکێکی پێچوە هاوردیان و هاتووە بوریایەوە هاتەوە سەرخۆی وەڵا دایانەوە بە ئەو شما تر ئەمە حیستە و بەیستە کرا خۆراوە سعادەی شەو گیانی دەرچوو کچەکە ئەمر خوای کرد هە لە باوشما دامنا ناو باوشما قاتی شۆڕۆ بێ قەتمان نەمزان وەڵا بۆ بەیانی هاتم قەدەر مردوەکانیان ئەگەر هەر مناڵی بمردایەوە قەدەرە چم قەبریان بۆیە کرد مەز لە زرانیەوە هینیان کردە خێتەکەیان بۆی گەلەیتر ئەمانە دژوێنیاندا و کەلبی بنی کەلب و قسەی ناخۆش ئەویت بۆ تەواو درێژت نەکردە ئێمە هینی بکەین وەڕێکی قەبرەکەی بۆ بکەین من ئاگەم لە خۆم نەبوو لە سعاتدەوە مناڵی لە باوشتا بمرێ لەکوێ ئاگەر لە خۆت وەڵا بردیان بۆ سەر قەبر ئەو دوو ژنە لەگەڵمان هاتن شەوقە و میمڕەوشەن خوعافووی کاخۆ وەڵا بردمانە ئەوێ خستیانە ناو قەبرەکە و گشت مناڵەکانیان بە ڕزدانیان قەبرەکەی بیچک بوو هەر بە دوو قەمت مناڵەکەمیان کردە ناو قەبرەکە و خۆڵەکەیان کردەبانە ئیتر خۆ نەوە قەبر خۆمان و نە ئاڕها و هەر خۆڵەکەیان کردەبان جەنازەکە هاوردمانیانەوە بۆ دووبست ئەوەنەی پێ نەچوو دەور 15 شەوێتر مانگێکی پێ نەچوو کوڕەکەمیش ئەمر خوای کرد دیار بۆ ئەو هەر نەمیان برد هەر نەمزانی چیان لێ کرد بردیان بۆ قەبرستان فڕێیاندا ناسان سەدام ئافو ئامێکی دەرکرد وایە بۆ گشتی درۆی کرد ئەوەی مناڵ گشتی مرد لەوێ پیرێژن لە نورە سەلمان پیرەمێرد و پیرێژن گشتی خەلاص بوو بەخوا خەسووی ماتوێت سەگێ ڕەش بۆیت ئێوارە ئەیانیا لە قەبرەویت بەیانی سەر زەلامەکان وەدەم سەگەکەەوە ئەم چیرۆکە هەروە ئاسان نییە دایکێ جگەری دوو جار لە سجنا بستوێ برای ئیدام کرێ هە لە کاتی ئەنفالە 5 شوبرای بڕوا خێزانی بڕوا پیا و بڕوا بێیتەوە سەر و پێی پەتی بۆنا ئەم شارە لە سجن بەروی ئەمە زۆر ئەستەمە زۆر ئاسان نییە دایکێ بیگێڕێتەوە بەسەر ئەو حاڵەوە ئێستا ئەم قەبرستانەوە لێرەیە مناڵەکان منی تایە بەس بەلەوە خەبەریان بدایە پێ من خۆم ئەمزانی لەکوێ ناشتیانە و ئەم ناسێ و ئەچوومە سەری بە ئاشکرا ئێستا لە ناو ئەمانە نازانم کامیان مناڵەکان منە هەرکیان لە ناو ئەم گۆڕانە هەڵبەتە کارکردن لەسەر دۆزە نیشتیمانیەکان و پرسەنەوەتەوەیەکان و بە تایبەت لەو چوارچێوەیەدا کەیسەکانی جینۆساید و ئەنفال گرنگ و تایبەتمەندیەکی خۆی هەیە و بە تایبەت لە نێو وەسەتی هونەری و کاری هونەریدا لەم چوارچێوەیەدا وەکو گەنجانی فیلمسازی کورد و هەم من و هەم هاوڕێکانمان هەوڵێکمان داوە تێکۆشانێکمان کردووە لە پێناو زیندی و ڕاگرتن و گەیاندنی سەرجەم چیرۆکەکانی یاخود بەشێک لە چیرۆکانی پرۆسەکانی جینۆساید و ئەنفال لەم بارەدا لەگەڵ هاوڕێیانماندا بەرهەمێکی فیلممان هەبووە لە ماوەی ڕابردووتا بە ناوی 1 کە یەکێکە لەو چیرۆکانەی لە چوارچێوەی 1 قوربانی کە سوکاری ناوچەکانی گەرمیان و هەموو ناوچەکانی کوردستانە ئەم فیلمە باسی یەکێک لە چیرۆکە تراژیدەکانی ئەنفال دەکات کە دایکێک منداڵەکە لە سەرەمەرگا بووە و بە بەچاوی خۆیەوە گیانی سپاردووە کە تا دو دقە و دو نەفەسەکانی ژیانی منداڵەکە ئارەزوو ئاواتی یەکێک لە سەوزەکان بووە کە خەیار بووە هەوڵمانداوە فیلمێکی دۆکۆدرامی لەسەر دروستکەن و دروستمان کردووە لەم چوارچێوەشدا چەندین وڵاتی جیهانی ڕۆشتووە فیلمەکە و خەڵاتی نێودەوڵەتی و لۆکاڵیشی بردووە و بەلای ئێمەوە گرنگە هەوڵ ئەدەین کە پرسە نیشتیمانیەکان چیرۆکەکانی جینۆساید و ئەنفال و هەموو ئەو بابەتانە کە پەیوەندی بە کوردەوە هەیە لە ڕێگەی فیلم و سینەماوە بگەین بە تەواوی جیهان لە نێو فیلمەکەدا بە بەرچاوتان ئەکەوێ منداڵەکە ببوونەوەی کە تامەزرۆی خەیار بووە تا کۆتا دقەی ژیانی نعلێکی سەوزی بینیەوە وەی زانیوە خەیارە کردوێتی یەدەمیە بە نیەتەوەی کە خەیارەخوا و دواتر گیانی سپاردووە و لەمەش ناخۆشتر داوای لە جوندی بەردەرگای
سژنەکەیان کردو و توتی منداڵەکەم لە سەرمەرگایە حەزی لە خەیارە با بۆ ئەوەتەوە نەمرێ جوندەکە ڕۆشتووە خەیاری هێناوە بەڵام نەیداوە پیانۆک و سوکایەتی پێکردنێک لە بەردەم سژنەکەی خستێتە ناو خۆڵەکە و پێخستۆتە سەری ئەو چیرۆکە و هەزاران چیرۆگی تر لە نێو کەیسە نیشتیمانیەکان و بە تایبەت ئەنفالە هەیە کاریان لەسەر بکرێ ئێمە بەردەوام ببین لە کارکردن لە سەریاندا. هەر لە شەمشەماڵ دەمێنینەوە و سەردانی گەڕەکی ئەنفالکراوەکان دەکەین. نەشمیل وەک هەمیشە چاوەڕوانە بۆ گەڕانەوەی هاوسەرەکەی بڕیاریشی داوە جگە لە ڕەنگی ڕەش هیچ جلێکی ئاڵوواڵا لەبەر نەکات. وەک وەفایەکیش بۆ کۆچی هاوسەرەکەی تا ئێستا جلەکانی کاتی هاوسەرگیری و جلوبەرگی پیاوەکەشی پاراستووە. وەڵاهی ئێمە ئەوجاکە ژن بە ژن بوو ژن بە ژن بوو کەس بۆ براژنیە کرد کەس ئازە بۆ براژنیە کە برا ئازە ئیتر لە ڕێیەکێکەوەیکە لە فڵان ناڵ باشە ژن بە ژن بکەن ئیتر داواکاری و سەیرکردن و دوای ئەوجاکە ئیتر پێشمەرگە لە دەست بوو لە دیەکەمان پێشمەرگە نەیهێشت ئەو ئاکاتە ئێمە ئەو سەرگیرمان کرد نەیانهێشت لە دەست مارەی کوڕ و کچ ببڕێ لە یەکتری نەیانهێشت ئەویانوت ئەبێ لە قازی کەرکووک مارە ببڕێ ئیتر نازانم مینەکەیان چۆن بوو بەخوا ئەوەم لە فکر نییە چۆنە بە کچ ئازەوی و کوڕ ئازەوی برین باوک مامۆستا مەریوان و من و براکەم و براژنەکەمەوە بۆ براکەم بێ ژن بە ژن نەکرێ بردمانیان لە قازی عولامان دەرکرد فەحس خوێن و ئەمانە و لە قازی لە کەرکووک قازی گەورەی کەرکووک خۆ نەکابرێ لایمە جا لە قازی عولامان دەرکرد و لای مەلا مارە بڕیاین هە لە کەرکووک ئیتر دوای ئەو جاکە ئەم موبایل و شتە نەبوو هیچ موبایل و ئەمانە نەبوو باوکم بەڕەحمەت بێ باوکم حاجی بوو حاجی ڕەحمان جەڕاح بوو باوکم ڕۆی مەلایەمان بوو لە دیەکەمان مەلا لەتیفی نابوو ڕۆی لای مەلا لەتیف ئەمە نەقاقەزە گشتی ئەی نووسی دیە بە دیێ قاقەزەکەیان ئەنەر بۆ دەنگ شایکەر بێت بۆ هینەکە بۆ ئاهەنگوینەکە ئیتر گشتی ئەوە بۆ گەۆ نەویسە موبایل بێەوە دوو دەقە خەڵگشتی گردەوە بێ لە پاک و چشت ئیتر شایی ئەکریا ژن بە ژن ئەڕۆین ڕێ دیاریاندا ئەنا ڕێکیان دیاریە کرد ئەو ماڕە یا ماری باوک من برین یا ئەو ماڕەوە لە ئەرمانە ئەو سەرگیری کراوە ئەهاتن ئەیانە چ ڕۆژی فلانە ڕۆژ ئەیان گواستینەوە شایکە دەنگەکریا هات ئێوارەکە هات حیوان سەرە بڕیا و قەڵەت باڵق و ئیتر ئەمە ئێوە ئەو شایکەرە هەتا بەیانی بوو بڕوایە و بەهاتایە ڕێکیان دیاریە کرد لە نیوەی ڕێ نەعبێن دیەکان لەتر بە سەیارە بواە بە ماین بواە هەرچیە ڕێ دیاری ئەکرێ ئێمە بە سەیارە ئەو شوێنە دیاریەکریان لە فلانە شوێن بووکەکان ئەگۆڕینەوە ئیتر ئەمان ئەو ماڵە برێن وە ئەم ژنە بۆیە ڕوا ئەگەڕیانەوە بۆ دی خۆیان بووکیانە بردۆ ڕۆی ئۆگایش ئەگەڕانەوە پیا خۆش پیاوەکەم بوو ئەو لە مامەد سەمەنتۆی لەیلان بوو لە ماڵ ئەوان بێمەوە بڕێ منار براکانم هاتن بۆ لام بۆ ئەوە خۆشکەزاکانم بینی لێ لە سیمەکەی لەیلان گشتیان هاتن بۆ لام بۆی باوک مناڵەکانم شوێ براکەم بە چەپڕە کوتانن پاریانیان کرد لە مشاع و بەدیانیان دەتر چاومان پیان ئەمە ئینە ئازەبیمە ئەمە وەکە شو کردن بەڵام ئیتر نەوکردەوە بەرز ئەمە بووکێنیمە ئەمە بووکێنیم ئەو قماش ئەوە بووکێنیمە ئەرە وەڵا ئەوە ڕۆژ بووکێنی کراوەتە بەرم ئەرە وەڵا ئەو ڕووداوە هیچ شتێکی ئاڵواڵا کردوتەوە بەرز وایە قاڵا و ڕەشە هەزل ڕەشە لە مزگەوتەکە قسەم پێەکەن لەم لا قسەم پێ ئەو بۆ بۆن خۆشی نامەتەنە ئەمە نیشانی وەفایە ئێستا ئەو وەفایە زۆر کەم بۆ توانە ئەوە جلپیاوە ئەوە جل باوک مەریوانە ئەو برایەکی بڕۆی بۆ حەزوتی حەزم لە کەواو چاکەتە ئەو خەرقاتیە کرد کشتی قاتیە کرد ئەوە کەواو چاکەتەکەیە ئەوەتە ئەمە کەواو چاکەتەکەی هەڵگرتووە هەرم گرتە ئەوانە ئەوە کەواکەی چاکەتەکەی اینجا عیب نوێ دەمە قۆپان سپی ئەکریا بۆ ژێری شۆردە شێخ ڕەحمانی ێزکمان بیمار شێ محەممەد برادەر بوو لەوەریا بڕوایەمان بۆ ئەمە یە کردە بەری ئەوە جلەکەیت هەرم ئەرە وەڵا ئەوە وەکووتمانجلی بووکێنی ئەمە ئەم پارچەیە ئەوە ئەمە ئەمانە گشتی ئەو پارچەین بووکێن ئەوە ئەمە گشتی چلەوە هینە دەخۆمنەوە دوایان فەرخەش جلی کردە ئەمە کراس وکەوە ئاوا ئەنەخشیە
ئەو کراسەکە ئشکا کراس بەمەیە کریایان کە نیلیەک ئەو کراسکە گشتم دڕیت بۆ مناڵەکانم کتولەتم کە زۆرم بوو هیچم نەیەنا ئەمەشێکێکە لەو جلانی کە ئی سەردەمی کچێنی و سەردەمی ئەمە کتێنیم ئەرە بەخوا ئەمە کتێنیم بەڵام ئەم جلانە کە ئەمە کتێنیمە ئەو جلانی کە پێچاتەوە ئیتر لەم ڕەشە زیاتر دەرم نەکردە ئەوری و بۆ ئێمە بەخوا ئەوە کتێنیمە ئەم بۆ ئێمە کتێنیم ئەمە کتێنیمە ئەمەین ئازابیە بەلەوە شو بکەم گەشتی لە ماڵە ئاڵم گدا قەتمی نەدیە ئەوم بۆن خۆشی ناتنە بەخوا ئەمە لە ئازەوی کردن ئەو بۆ ئێمە مە بۆ بێ سەرە هەوریە کراوە لە چکۆ ئەمە بەستریاوە سەر ئیسە 100 ساڵ لەورە بێ خەڵکەمانەکە کراسە ماریێران گشتی ماریێران ئیسە کراس ئەوە نەکاکن ئەمە گشتی ئەمانوت با کراسەکە فش بێ لە بەرمان شایە بکریایمان کردە بەرمان چمان بۆ ناو شایە ئیتر ئەنفال کریا هیچمان نەتی هیچمان ئیتر دڵتان بەرایی نەهاو ئەم جلە ئاڵوواڵانە لەبەرکەن کوورە بەریتی باوکۆک منە نەدێری قاڵاو هەراوە کوڕی خزمان بوو لە مەریوان گەورە هاوڕێ کوڕەکەمەوە ئەمرخوای کرد ئەیود لە ئەنفالە گوت و یە کراسا لەبەرتا غێر کراسەکان گوشتی خومی و نیلی بوو ئەیود ئاکۆی ناوە ئەیود ماریان لە باسییان ئەیود باجی نەشمی لە مدا ئەیوت و لە ئەنفالە گۆ ئەم تەینا کراسەکە لەبەرتا غێزلەکانم گشتی یەک ڕەنگ بوو خومی نیلی بوو ڕەش بوو ئەوی لە ئەنفالە گوت ئەم کراسا لەبەر ڕاشکاوم لەگەڵتانە کاتێک ئامادەکاریم بۆ بەرنامەکەم دەکرد نەشمیلخان وتی من لە گەڕەکی ئەنفالکراوەکانم لە دڵی خۆم داوتم سوپاس بۆخوا ئەم حکوومەتە لە دەستی هاتووە گەڕەکێکی باشی بۆ کە سوکاری ئەنفالکراوەکان دروست کردو هیچ نەبێ لە ئێستادا ئەو کەسانی کە ماونەتەوە لە خانی خۆیان و لە زەوی خۆیانان و کرێچینین و دۆخێکی تا ڕادەیە گونجاویان هەیە بەڵام کاتێک نزیک بوومەوە هاتمە گەڕەکەکە بینیم گەڕەکێکە 2 هەفتە جارێک ئاوی خواردنەوەی دێتەوە باشە هیچ سەوزاییەک یاخود هیچ باخێکی حکمی بەدی ناکەم ئەوەی هەیە نە هاوڵاتیان خۆیان تەلبەنێکیان دروست کردو و ناویان ناوە باخ و لە هەمووشی گرنگتر هیچ ڕێگایەکی قیرتا و ئەوە نییە بەشێکی زۆری ئەو کەسانەی کە سوکاری ئەنفالکراوانن ڕاستەوخۆ زەویەکانیان لێرە فرۆشتو و چوونەتە ناو چەمچەماڵەوە واتە وەکو دەبینن زۆربەی زەویەکان وەکو دەڵێ زەوی ڕوتن هیچ جۆرە خانوویەک و هیچ جۆرە پرۆژێکی لەسەر دروست نەکراوە کەواتە بەڕاستی جێگەی پرسیار بوو لای ئێمە چۆن دەبێت گەڕەکێک بە ناوی ئەنفالکراوانەوە بێت بەڵام بەم شێوەیە بەراوێزقەرا بێت. ناوەندی قەزای چەمچەماڵ بەرەو ناحیەی قادرکەرەمی هەمان شار جێ دەهێڵم تا دەگەمە گوندی ئاڵیاوە لێرەش شادیەمان هەیە کە لە ناو ئۆتۆمبیلێکی سەربازی بە ناوی ئیڤا لەدایک بووە. چیرۆکی تراژیدی ئیڤاش هیچ کات لە یادی ئەم خانمە ناچێتەوە و لە ناو خەڵکیشە بە ئیڤا ناسراوە و هەر بەو ناوەوە ناو دەبرێت. شادیە یاخود ئیڤا دەڵێت بەهۆی نەبوونی هیچ کەرەستەیەکی تەندروستی لە ناو ئۆتۆمبیلە سەربازیەکەدا بە بەرد ناوکی من و دایکمیان بڕیوە. من ناوم شادی ئیسماعیل عەلیە لە کاتی ئەنفالەکە لە سکی دایکمە بم هەر لەم گوندە ئاژێ نەمە گوندی خۆمانە لەم گوندە ژیاوین لە وەکو هەموو گوندەکانی تر گوندەکەی مەش بەر پرۆسەی ئەنفال کەوتووە باوکم و باپیرم و نێنێکم و دایکم بەر ئەو شاڵاواکەون بێ لە خاڵ و زامی مزاڵدا تقریبا 19 کەسمان لە گوندەکە بەری کەوتووە دواتر کە ئەگوازرێنەوە بۆ سیمەکەی لەیلان ژن و پیا و جاکرێنەوە لە ساڵی 1970 گوندەکەی مەشۆکۆ هەموو گوندەکانی کە بەر شاڵاوی ئەنفال کەوتووە ئێرە گوندەکەی خۆمانە لێرەوەکۆ ئەگوازرێنەوە بۆ سیمەکەی لەیلان لە سیمەکەی لەیلان کە ژن و پیا و جاکرێنەوە دایک مونەنکم لەو پرۆسەیە بن کە بە زیلەکان و بە ئیڤاکان بارەکرێن بەرەو نوگرە سەلمان و تۆبزاوە لەو ڕێگایە من لە دایکە بم ئەو ئیڤا بێتە لانکەی لە دایکبوونی من. کاردانەوەی خەڵک چییە بۆ ئەم ناو لە قەبەی تۆ تا چەند جیشانەزی بۆ بڕێت؟ لەخوا بەزیاد بێ خەڵکی زۆربەی خەڵک یعنی بە باشی و لە مۆزوعەکە تێگەن وازان مۆزوعەکە چیە و بە شانازی و ڕێزم لێگرن لە شوێنانم بینن بەڵام هەندێکی نە هەندێک کەس
بەگاڵتەوە وەرێگری ها زیل و ها ئیڤای عسکەری و ئەم شتانە بەڵام سوپاس بخوا من شانازی بە ئیڤابوونی خۆمەوەکە کاتی خۆی کە ئەم ڕووداوە ڕوویداوە ئەو ئۆتۆمبیلە ئەو زیلە یاخود ئەو ئیڤایانە ئۆتۆمبیلە جەنگیانە بۆ کێ ڕۆیشتووە لەو کاتەدا جەنابەت لەدایک بوو لە سیمەکەی لێرەوە بۆ سیمەکەی لەیلان لە سیمەکەی لەیلانەوە بەرەو تۆبزاو و نوگرە سەلمان واتە لەو کاتەدا کە نقل کراون جەنابەت بە مەلۆتکەی و بە لەدایک بووی لە نوگرە سەلمان بوویت لە بینی سیمەکەی لەیلان و بۆ نوگرە سەلمان من لەو ڕێگایە لەدایک بووم بەڵام پاشان کە لەدایک بوویت دووبارە جەنابەتیشی 8 مانگ لەوێ سجن بووین تقریبەن گەیشتمە تر ئەفامەیتەوە 5 ساڵ 6 ساڵ ئەم بینی مناڵی خەڵک باوکی ئەهاتەوە منیش ئەمە دەچوون بەلای باپیرم من بۆ باوکم نییە ئەی باوک تا مەمودەیەکی زۆری باوکتان لە ئیشە لە شوێنێکی دوورە ئەگەڕێتەوە بۆی ئێمە خەفەت نەخۆین باپیرم خوا عەفوی کە ئێمەی زۆر بە یعنی بە جوانی پەروەردە کرد یعنی هەرگیز نەیهێشت بێ باوکیمان پێوە دیار بوو تووشی ناڕەحەتێکی زۆریش لە هەمان کاتە ئەبێت چونکە ئەمە خۆمان ڕۆژ نەبوو نەگرێ ڕۆژ نەبوو باسی نەکەنی خەوە بینم لە خەوما باوکتان نیێتەوە بۆ لام دەسواری ئەسپەوەیە ئیشەڵا باوکتان نەگەڕێتەوە یانی تا ئەو کاتی ئەمری خۆشی کە چاوەڕوان بوو کە چاوەڕوان بوو نەیەکیشم هەردوو چاوی لە دەستا لە دووری باوکم خوا عەفویان کە چاوەڕوان بوون هەتا ئاخر دەقی باوکم بەڵام بەداخ ئەوەی کە لای جەنابەت جێگەی سەرنج بوو بێ بابەتی پاشماوەی گوندەکەتانە وەکو دەبینن بە ئێستاشەوە پاشماوەی گوندەکەتان دیارە کە دێنەوە ئێرە دایکی بەڕێستان چی چیرۆکێکە گێڕێتەوە وەکەیەتەوە چی ئەڵێ لەسەر ئەم خان و ڕووخاوانە چی یادگاریەکی تاڵی بیرەکەوێتەوە یاخود خۆشی ڕابردوو یادگاری خۆشی زۆرە بیرێکەوێتەوە کە چۆن زەرعاتیان هەبوو لەگەڵ زەرعاتا بوونەوە ژیانیان خۆش بوو هەمیشە خزمەتی پێشمەرگەیان کردو بەڵام یادگارە تاڵەکەش ئەو ڕۆژە بۆ کە ئەنفال کراون و گوندەکەیان ڕووخاوە باوکم نەماوە ئەڵێ باوکت لە پاڵی ئەو شاخەیە کە بردویانە هەتا ڕۆشتۆ دێتی ئاگات لە مناڵەکان بێم کچەشم بووناوی ئەگە کچ بووناوی بنە شادی ئەگە کوڕش بووناوی لێ بنە شاهۆ واتە پێش ئەوەی کە بڕوات وەسێتی کردووە ئەگە کچ بوو ئەگە کوڕ بووناوەکانی بەم شێوە لێ بنرێت دواتر کە تەمەنتان گەشەی کرد و تەمەند درێژ بن ئێستا لەم تەمەنەدان دایکتان چۆن باسی خودی مەعاناتی لە دایکبوونەکەی جەنابتیان ناو ئۆتۆمبیلا دەکرد وە خەڵک چۆن هاوکاری کرد واللهی هەرو خەڵکانی کە لەگەڵای بوون ئەنفال بوون ینی هاوکاریان کردو ئەڵێ زۆر ینی ڕۆژێکی زۆر ڕەش و تاڵ و ناخۆش بووە زۆر زەحمەت بووە ئەو هەشت مانگی کە لە سجن بوون هەر زۆر زۆر ئەڵێ بە ناڕەحەتی و زەحمەتی چکە هیچ خواردن شتیان ناداویت بە شیر نەبووە هیچ نەبوو ئافرەتیش خواردن نەخۆش شیری نابێ وانە زۆر زەحمەت بوو کە هاتی لە ئێرە باسێکی ئەوەت کرد ئەو تەلبەنانە کە دانراوەیان ئەو تەلانەی دانراوە بۆ ئەوەیە کە سەردانی کرد ئاگادار بێ لەوەی پێ ئەچێ مین هەبێت لێرە باسێکی ئەو بابەتم بۆ کە ئەنی مین هەیە لێرە بەڵێ هەیە بەڵێ لێرە لە کوردەکەمە مینی لێ هەیە ئاگادار بەتە ئێستا بەتەواوەتی هەندێکی هەڵگیراوەتەوە ئەوەی زانی بێتیان و تاکید بووبێتون نێ دڵم هەڵگیراوەتەوە بەڵام هەندێک شوێن هەیە تێر بەنوشت کراوە زۆر تاکید و هەڵگیراوەیان تێشکان ئەو هەموو کانی واوەیان گوێزایەوە ئەو هەموو کانی واوەیان گوێزایەوە ئەم بەهاشتەیان باوی خەتاکان بەخشی ئەم هەموو خەڵکی گوندی بنەکەی خەبەتۆر خاوەن 206 شەهید و ئەنفال کراوین لە ساڵی 1970 لە 4/4/1970 تا حکومەتی بەحرز لە بناری گول و لە دیمیدای و لە کەفریوە هجومی بۆ هەموو دیەکانی گەرمیان ئاورد دێی ناوبراوی گوندی بنەکە ئێمەش وەکو ئەو گوندانەی تر بە شاڵاوی ئەنفال کەوتین خەڵکەکەمان ڕاگوێز کراوە بەرەو ملە سوورە لە ملە سروشەوە بەرەو تۆبزاوە لە تۆبزاوە قۆرەت و ئەف و لەورۆ بەرەو تۆبزاوە لە تۆبزاوە دیسانەوە بەرەو دبست چەند مانگێ لە دەبزماینەوە دیسان ڕاگەۆزکراین بۆ نوگرە سەلمان لە نوگرە سەلمان ژیان بۆ ئێمە براوین نەمێنین بمرین هەمومان ئێمە لە نوسەمان نان پێمانە بە ئاویان پێمانەدا بە سەبوون ڕۆژی یەک سەبوونیە دوو ڕۆژجارە سەبوونیان بە ئاوێکیان بۆمان ناوت بە تەنگەر ئاوی تاڵ و بە تەنگەران ماوت و ئەو مناڵانە یا ئەو پیانە هەمووی تووشی نەخۆشی بوون لە نوگرە سەلمان بە زۆربەی مناڵەکان تووشی نازکوشتن وانە بوون ئەمردن
بە زۆربەی ئەو کەسانە پیر و ئەختیار و ئەوانە بەگەی ئەو نەخۆشییان نەگرت کە لەوران ئاونەوەی و بێزار بوون برسێتی و ڕەزالێتی زۆری ئەمردن چەند کەسێک لەوراگە لە برسیا یاخ و لیانەدا ئەو زابوتە ئەیکوش ملازم حجاز بەبێرم تێ کوڕێ بە ناوی شێرک و عەلی حەسەن خەڵکی ئەم دێیە دایکی بە ناوی نەعیمەوەیە لەورە ئەو ئامرا ئاسنگی داوە سەریان مردی بەڵێ مناڵێکی بچکۆڵی بە باوشی دایکی و ئاسنگی داوە سەری زامال بوو مرد پیاوێکی تر خەڵکی گوتنی سماق بە ناوی سەی ساڵح هەم ئەو زابوتە دایلی دووڕۆ بەبەر ئەو خۆرەوە ما برد چەندها جا مناڵم برد کە وەختی ئەمان برد لە دەست ئەمانێژ لە دەشتی نوورە سەلمان سەگە ڕەشەکەی نوورە سەلمان کە سیرمانەکرد نەختێک چاڵمانەکە لەبەرەوەی ئەو خاکە عەرزێکی ڕق و لە نوێ سەلمان بیابانێکی ڕق و چەند جا ڕوویمان کات سێرەکەین سەگە ڕەشەکە لە گۆشتی مناڵەکانی ئێمە یاخوارد ئێمە کە ڕۆشتین لە تۆپزاوە جیان کردینەوە پیرەکانیان جیا کردەوە منیش مناڵ بووم دایکم پیر بوو تر دوای دایکم کەوتم گریام زۆر گریام بۆ دایکم نەیانێڵا بچم بەڕاستی پۆلیسێک هاو لەو دەقەیە نازانم بە کوردی وتی بۆچی ئەگریت وتم بۆ دایکمە گریم وتی وەرە بوو بەمە لای دایک بردمی بۆ لای دایکم لە پاسەکە خەریب بۆ ڕۆشتن وتم بۆ ئەستایتر چون ئەنجا کە پۆلیسەکە وستی بڕوا وتم مەڕۆ کاکە ئیشم بێتە وتی چیتە بێ وتم من دوو خوشکیشم لەوێ حەزەکەم بچم خوشکەکانم بێنم وتی وەراچین خوشکەکانیش و بێنە قەیناکە چوین هەردوو خوشکەکەم هێنایە دەرەوە سەیری کردن و هینی کردن ئیتر لەو دەقەیە نازانم چی بوو زابط بوو چی بوو هاو بە دارێکەوە هاو تووڕە بوو وتی بڕۆ تۆ لەگەڵ دایکتا بڕۆ تازە ئەوان نایەن ناتوانن بێن ڤیانەکەی چی بوو لەبەر ئەوان تەمەنیان گەورەتر بوو لە من نەیانێڵا ئیتر ئەوان بێن تر ئێمەیان برد بۆ نوگرە سەلمان شەو ڕۆژێک لە پاسا بووین گەیشتینە نوگرە سەلمان دابەزین لەوێ زۆر ناخۆش بوو اینجا کە لەوێ دابەزین من و دایکم بووین چوین بۆ قاعەی ژنان و بردینیان و دایانناین پیاوێک هاو وەلامان وتی ئێمەی ناسی دایکمی ناسی وتی مامە شێخش لێرەیە باوکم یاعنی ئیتر بردینی بۆ لای باوکم بەس زۆر ناخۆش بوو کارە سات بۆ ئەو کاتەی جەنابی کێ لە دەستدا لەو شاڵاوە کێ لە کەسە نزیکەکانە چەند کەس لە دەستدا 5 برام لە دەستداوە دوو خوشکم یانگزە برازام 4 براژنم ئەمامم ئامۆژنم ئیتر ئاوا هەمووی 5 ئامۆزام وەکو لایەنی ئەوەی کە بیرت بێ ئەو چیرۆکەترا ژیان چین کە لەو زیندانەدا بینی زۆر ناخۆش بوو زۆر قەت لە بیرم ناچێ شەوێک هاتنەچی مناڵی لێ بوو جیان کردەوە هەموو مناڵەکان کردینیانە تەلبەنێکەوە تر نەمانزانی بۆچی ئێمە هەرە گریان مناڵ بووین تر باوکم شێخ کاکە حەمە و لەگەڵ حاجی ڕەفحەتی لێ بوو شێخ ڕەشی سەرقەڵای لێ بوو هاتن دانیشتن وتیان ناڕۆین هەتا ئەو مناڵانەمان نەدەنەوە ئەم مناڵانە بوو کوێ من تاوانیان چییە تر تا بەیانی لەوێ بووین بەیانی وتیان بڕۆنەوە دامانیانەوە بە دایک و باوکەکان زۆر ناخۆش بوو دیمەنێکی پێ پیشاندام کە شوێنی هەڵمات و ئەوە دەرەکەوت ئەوە چی بوو چیرۆکێکی بیرەکاتەوە دەستت دەگریان کاتە بینیت ئەوە هەڵماتی برازاکان و براکانم کە هەڵماتیان دروستە کرد اینجا بەو تاوێرە لوسیانە کرد لە پێشا بەچێک کوشت دروستیانە کرد و دوایش بەو تاوێرە چون لوسیانە کرد ئاویان بێ چ چیرۆکێکت قەت لە بیر ناچێتەوە لەوەی کە کەسێکیان کوشت بێت یان کەسێکیان ئەزێت دابێ کە قەت لە بیرە ناچێت وەکو منداڵێ کەسم نەبینی بیکوژن لێ بەڵام پیاوە بە تەمەنەکانیانە بەستەوە بە ئامودەکانەوە لەبەر خۆرەکە هەتا ئێوارە سزایان دەدان بۆ شێوە سزایانەدان بەڵێ لەبەر ئەو خۆرە گەرمیان بەستنەوە نە ئاو نە هیچ هەتا هایتر خۆیان کە تااقەتیانە چۆیان کردنەوە بەریانەدا واتە ئەگەر نەشیان کوشت بن ئەوەی کە بە چاوی خۆ دەبینە بەڵام تاڵاوی مەرگیان پێ چەشت ئەوە تاوارە و پیاوەپیرە لەو بەر خۆرە بەسترا بۆ ئامودەوە چی تاوانێکی داماوە ئیتر دوای دەچون دوای بەریانەدا نازانم بۆچی وایان لێ قەت لە بیرم ناچێ قەت ڕێز لە کەسوکاری ئەنفاکراوان گیرا وەڵا گیراوە بەس تر بە گوێرەی پێویستنەوە ئەبێت چی بکرێت وەڵا ئەبێتر شتیان بۆ بکرێ بێ گۆڕەکانمان بۆ بێننەوە بۆ کوردستان حەزەکەین هەمویان بێننەوە بۆ ئێرە و بە فەحسەوە بە دڵنیای بوون کە کەسوکاری خۆمانیشیان نەهێشتەوە درەختە ڕێژ سپێکانی ئاوایی لە بەریا دەستنوێژ هەڵگرێت
ئەوان کە هاتن هەڕەوە کولەی پاش محنەتەکانی مێژوون بای دۆزە خەڵی یەکێک لەو چیرۆکانی کە ئێستا دەبەوێت بۆ چیدەرانەوە بۆ ئێوەی بگوازمەوە چیرۆکی کچێکە یاخود ئافرەتێکە کە دوای ئەوەی بڕیار بووە پێشاڵاوی ئەنفال کە لەو سەردەمەدا وەکو لای قەیمەکانمان یاخود لای ئەو کەسانەی کە تەمەنیان لە سەروی 40 ساڵەوەی دەزانن کە لە سەردەمێکدا ژن بە ژن هەبووە ئەم کچە یاخود ئەم ئافرەتی کە ئێستا لای منەوە تەمەنێکی زۆری کردووە لەو کاتەدا براکەی دایناوە بۆ ئەوەی ژن بە ژنی پێ بکواتە بیدا بە ماڵێک و بۆەوەی ئەو ماڵەش کچێکی بەنێ واتە ژن بە ژن بە خوشکەکەی بکات بەڵام دوای ئەوەی لە شاڵاوی ئەنفالە ئەم برایە با بڵێن دەبێتە قوربانی ئەم خوشکە بڕیار ئەدا هەرگیز شوو نەکاتەوە تا ئێستاش تەمەنێکی زۆری کردووە شووی نەکردوێتەوە و من دەمەوێت چیرۆکی ئەوتان بۆ بگوازمەوە پورێکیان دەمەوێت باسێکی ئەوەم بۆ بکەی دایکی بەڕێستان چۆن بەرشاڵاوەکە کەوت دایکتان دایکم ئێمە حەوشەکەمان گەورەی ڕمانیان و تەقتیان کرد و ئێمەیان گشت گرت من و خۆشکەم و براژنەکەم و سێ کەرنچکە برازامی شیش کردی لە کەفی هاتووە سەردان نەما خۆمان ئەوی سێ کەرنچ برازام و تاینا کوڕێ برازاکەم ئەوە نەبرانی کشتمانە ناو زیل دایکمیان نەهاو بۆچی؟ ئەی دایکم نازان دیار نەمای نەیان هاوردوو نەیان هاو دایکم کاتێ ڕۆیمان ناو کفریا وەسیا زیلەکە هێن زاواکەمان هات ژنەکە یەک برازاکەم ژنی بژینوەژن ناکوری قزانی بوو یەکێک کەرشکانی گولۆدا دوو کەنجکی بیوەدەکێ بەرمان کوێکیش پای کرد یەکێک کەنجکانی گولۆدا لێ ژنەکانی وێرادەم کار بێژەدام ئەیتە تۆمەزە دایکمیان نهاوت ئەڵا هەشتمان نوگرە سەلمانیمان هاتینۆ من و خۆشکەمیان کرە ناو پیرە باشی برازنەکەم و هەر سێ کەنجکە و تاینا کوڕەکە بردیان ئەوە هەرچی گەنجی براکریا ژیان خۆڵ ئێوە چۆن خۆشبەختانە ڕزگارتان بوو لە نوگرە سەلمان چۆن بوو نەجاتان بوو ئەخم نایژم من و خۆشکەمیان کرد ناو پیرا پیر هاتوو گەنج نهاتوو هەرچی گەنجی ئەو کاتە مناڵ بوون مناڵ نەیمان گەورەیمان بەڵێ کاتی شوکردتان خۆشکەم گەورەتری لە من پیرەکان هاتنەوە ئێمەش من و خۆشکەم هاتینەوە من و خۆشکەمی هاتنەوە بین ئێمە ئەش بۆ خۆی مر خۆشکەمیشمە بە ئیرادەی خوا و بەڕوودا نەبوو یانی واتە جەناب لەو کاتا کە لە سەروبەندی ئەوە بوون شوو بکەن و براکە و ژن بێنێ و ژن بە ژنتان پێ بکە ئەم ڕووداوە ڕوویە دوای چەند مانگ هاتنەوە سۆراغی دایکتان کە سەیرەکەن دایکیشتان نەماوە 8 مانگ لە نوگە سەلمانی ئاواتم من وادام ئەو ژنی خاز من وەک ئەو ناکەم چیم بۆچی بەنیام شەنگسینەی خەفەردەکەی خۆیە باشتر خەڵک زۆر نێ و شوو بکە چی دنیا داوای کرد مەغا نایکەن 12 کەس داوا بکە و پڕ بەرمیلەکە ئاڵتوینم بێت پێناوی چی بنیام شەنگسینەی وەدا ساکیەوە دەرد خۆیەوە باش لە کاتی نوگرە سەلمانە چی و بیرە چۆن عەزابی خەڵکیانەدا چۆن خەڵکیان لە خەڵکیانەدا باز نوگرە سەلمانەکەم ئاخە چۆن لە خەڵکیانەدا هەرچی بجوولایەتەوە ئەیان دادی سەجدیانە کرد ئەیان کرد زاڵم بوون چی ئەی زاڵم نین هەمکەی مناڵ و ئافرەت و هین ئافرەت دەسڵاتی چی کردی گشتیان سجن کردی و ئەیان کوتوانە ئەوە هەرچی گەنجی مناڵ و کەنز ئازە و ژن گەن ئەوانەیە گشت جیاوە کرد بریا کرا ژیان خۆڵ هەرچی پیری ماوە هاتوو ئەوانە گشتی کرا ژیان خۆڵ ئیتر وەکو وەفایەک شوت نەکردەوە و شوو ناکەمەوە ناوەڵاشی بۆچێت من وادام براکەم ژنی نەخواست منیش ناکەمیش واگەم بۆچیە بەنیام شەنگسینەی خەفەدەکەی خۆی باشتر هاوار هاوار ئێمە خەڵکی گوندی بنەکەین ئەو کاتەی کە ئێمە کۆمەڵی خۆشک و برابیمان براکانمان لێ بڕکرێ براکانمان بەس دوو برای بیچکمان لیابی دوو برای بیچک و 4 خۆشک بیمان دایک و باوکمیش ڕۆیمانە ملەستورە لە بنەکە و ڕۆیمانە ملەستورە لە ملەستورەوە بار کریان بۆ قۆرەتوو لە قۆرەتووە بار کریان بۆ تۆبزا لە تۆبزا
باوکمان بڕکریا لێمان خۆمان بریان باوکم بریا بۆ نورستانمان خۆمان بریان بۆ هین دەبست لە دەبست 3 مانگ ماین و 3 مانگ ماین و دوای 3 مانگەکە بردمانیان بۆ نورستانمان لە نورستانمان ڕۆیمان بۆ نورستانمان 4 مانگی ژەورە ماین و پێش ئەوەی بچینە نوگرە سەلمان باسێکی ئەومان بکە کاتی هێزەکە هاتن خەڵک خەریک چی بوو چ کاتێک بوو سەعات چەند بوو چی شڵەژانێ دروست بوو لەم هێزەکە هات سەعات عەسروی دەور تەقریبەن سەعات 4 سەعات 4 عەسروی ئێمە بریای بۆ بەرەو کێ برا بەرەو قۆرەتوو بریای لە قۆرەتووە شەو لە قۆرەتوویە لامانیان و بەیانی بردمانیان بۆ تۆپسا پێتان وا بوو چیتان لێ ئەەکەن پێتان وا بوو لە زیینی خۆتان هاتاون چیمان لێەکەن پێمان وا بریایە نورە تۆپزایی تر پێمان وابی نامێنی غەدر لە خەڵکەکە کریا و خەڵک گەنجیان بڕکرد و باوکو دایکیان بڕکرد لێمان و خوشک و برایان لە یەک بڕکرد پێمان وابی نامێنی ئەیاندا لە خەڵک و خەڵکیان تعزیبەدا پێمان وابی نامێنی ئەو چیرۆکانە چی بوون کە ئەو بینی ئەو ینی ئەو دۆخێکی قەت لە بیرە ناچێتەوە دۆخێکیان بەسەر گەنجێ ژنێ کەسێکا هێنابێ کە قەت لە بیرە نەچێتەوە چییە؟ وەڵا ئەوەیە لە بەرچام گەنجیە زۆر لە نورە سەلمانێشم ئەو گەنجە هەتا بمرمە گەنجەمە لە بیرۆ ناچی چی بوو؟ ئەو گەنجە بێژی حەجات زابوتەکە زابوتەکە ئەمری کردە سەر بێژی سوورتەکە هین عیدام نییە ئەوە پێەکەی عیدام کردیان ئەو گەنجە هەتا بمرمە و گەنجەمە لە بیرۆ ناچێت عیدامیان نەکرد بێ بە قسەت بۆ بکەم وەڵا کردیانە دارە کردیە دارە هەتا هەناسەی تیابی لێیاندا هەتا هەناسەی تیابی لێیاندا کاتێ لە بەرچاوی ئێوە لە بەرچاویمە دانیشتیمان سیرمانە کرد دانیشتیمان هەتا هەناسەی تیابی لێیاندا کاتێ کردیانەوە گیانی دەرچوو ئیتر گیانی دەرچووی زابتەکە سوار سیارەی خۆی بوو ڕۆی ئیتر نەتانزانی بۆچی ئاوای کردووە وەڵا ئەزانی بۆچی وایە کرد وتی لە کامیرەکەەوە خۆی لە غورفەکەی خۆی بووی چای پێوە هاتی مەتارەی ئاو بووە لەسەر ئاو یعنی لەسەر تاوانی ئەوەی کە ئاوی بردووە ئاوی بردووە هاتەتە پێش و مەتارەی ئاوی بردە لێدار هەتا مردن هەتا مردن ئەرە بەخوا هەتا مردن ئەو گەنجەمە لە بیرۆ ناچی ئەم سەر ئەو ئازاری کە ئەو ناڵەوینەی لە گوێتە ئەزنگێتەوە ئەرە بەخوا ئێستاشاوە بەرچاوم زۆر ئێشی دا پێمە و گەنجە هەڵەبجایی گەنجەکە هەڵەبجایی پارێزگای هەڵەبجە هەڵەبجایی پێش ئەوەی کە بەرنامەکە تۆمار بکەی وتە ناتوانم بە پێوە بۆچی ناتوانانی بە پێوە وەڵای ئەوەنە ئازابمان کێشا ئەوەنە مەینەتیمان کێشا لە سجنا ئەوەنە نەهابەنتیمان دی هاتی نیشۆ هەر مەینەتی بیمان ئیسەیشان مەینەتی ئێستا شیشان بۆ نەکراوە ئیسە خوانەکە 8 مانگ سجن بیمە سێ ڕاتب یەکم نییە باسی مناڵانی ساوان بووە بکە دۆخیان چۆن بوو لە سجنا مناڵانی تازە دایک بوتان منداڵ هەیە لەو سجنا دایک بووە مناڵ ئێمە من خۆم براکەی خۆم مرد هیچ نەی پێوە بکێنی هەتا بەیانی براکەم کاتێ مرد هەتا مرد داوای پسکێتی کرد بەخوا ئەویت پسکێتی داوایەکەت هەتا گیانی دەرچی داوای کرد نەوی بۆی پێیاقی بیدەینێ براکەم هەتا گیانی دەرچوی بردمانە حوشەکۆ دایەنە بەیانی نایەنە عارەبانەیە بردیان کاتێ دوو لەوە بێنازیش بردیان لە دەشتێ نایەن کاتێ بەیانی ڕۆیمان ئینمان کرد لە پۆلیسەکانتمانە ڕۆین با چامان کرد کاتە سەیمان کە ڕەش دەری کردە خواردێتی واتە مەیتەکەشتان بۆ چنگ نەکەوت نەخوانەکە سەر ڕەش دەری کردی خواردی ئەو سەگانە بۆچی ئەو نەزۆر بوون یعنی مەبەستمەوەیە ئەو بابڵ ئەفاکراوانی تریش هەر باسییان کرد کە ئەوانجی بە هەمان شێوە بەرەو شاڵاوە کەوتون ئەم سەگانە بوو ئەو نەزۆر بوون ئاوا بەردەوام ئەی دەشتێ چۆڵی سەگ هینەکانوین ئەوانەی کە عربیە لەوە خێمەیان نەڵداوی حیوانیان وەخریەوەکە بۆنیانەکە تا هاتن بە شەرەکانیان دەراکرد ئەرزەکە مەڕمەڕوی هەڵنەوەکەنیا بنگستی هاڵەکەنیە بنگستی ئەوی ژۆ چونە کوڕیە دەریە کرد بە شەرەکانی خوارد ئەم سەر قسەتی قسە بڕێ شێخ ساڵح سماق بی وەکێ بڵ ئەویشی کوشت خەڵ سماق یعنی بە عەزابەوەی کوشت ئەوە هەر ڕۆیە پێشەوە خەڵکەکە بەرەوی
خەڵکەکە بەرەوی بێتەوە یانم بووە سجن ناوە نووسریە بەس دی چاوی پێوەی ڕۆیە پێشەوە یەک کێبڵیدا سەریا کوشتی و یەک کێبڵ کوشتی نەیەلا بێت ینی ئەوانەی لەوێ بوون مرۆڤ نەبوون کە سەپەرشتی ئەویانە کرد درڕندە و ئاژەڵێک درڕندە بین ئەرە بەخوا ئاژەڵ خەدریش بێت چکە هەندێک ئاژەڵ بەڕەحمە بەڵام ئەوان لە ئاژەڵ خراپتر لە ئاژەڵ خراوترێ ڕەحمی چی ڕەحمە لایانێ ڕەحمی من هەتا مردنەوە مە لە بیرۆ ناچی براکە و داوای بسکیتی کرد ئەرە بەخوا داوای پسکێتی کرد برایەتریمان پێبی ئەوە نەبی ئەوەمانە گەورە کردە چۆنی بێ هاوردمان کاتی هاتی نیشۆ چوار خۆشک بیمان باوکمان ڕیسی سپی بی بەخوا خۆمان ئیشمان کرد خۆمان کرێکاری وە کرێکاری ژیانمان بردەسەر هاتی نۆبانە و ئەرزە ڕوتە کەوچکە چایەکمان نەوی زەبایەکمانەی خێرەمان ئەو خێرەمانە بی بمان واتە ماوەشتەوە درەختە ڕێژ سپێکانی ئاوایی لە بەریا دەستنوێژ هەڵگرێت ئەوان کە هاتن هەڕەوە کولەی پاش میحنەتەکانی مێژوون بای دۆزە خەڵی گرتبوون هەرچیان کرد هەرچیان برد خۆیان و خوا و تراکتۆرەکان نەبێ کەس نەیزانی وەی لێ لە کۆتایی بەرنامەکەمدا سەرنجتان بۆ چیرۆکێک ڕادەکێشم کە ئەو کەسە ئێستا لە ژیاندا نەماوە. مەریەم یەکێکی دیکەی لەو ئافرەتانەی بۆتە قوربانی نەمانی هاوسەرەکەی لە سەردەمی دەستگیرانداریدا. مەریەم دوای ئەوەی کە تەواوی ئامادەکاریەکانی تەواو دەکات بەڵام هاوسەرەکەی بەر شاڵاوی ئەنفال دەکەوێت و گیان لەدەست دەدات. دوای ئەم شاڵاوە و دوای ئەم ڕووداوە مەریەم هیچ کات ئامادە نابێت کە ژیانی هاوژینی پێک بهێنێتەوە دەڵێ هەر چۆن بە دەستگیرانداری نەگوازرامەوە دەمەوێت هەر بە دەستگیرانداری تا مردن چاوەڕێی گەڕانەوەی هاوسەرەکەم بکەم یاخود ئەگەر نەشگەڕێتەوە گیانی لەدەستدا بێت ئەوە نامەوێت شوو بکەمەوە. مەریەم بەهۆی ئەم وەفایەوە لە دڵ و دەرونی تەواوی دانیشتوانی ناحیە ڕزگاریدا جێ خۆی کردوتەوە و هەر لەبەر ئەوەش ئەم ناوەندەیان ناوە مەریەم خەڵکی کە سوکاری ئەنفالکراوەکان وێنەکانیان کەلوپەلەکانیان ناسنامەکانیان کە هی ڕووفاتەکانیانە دەهێنن لێرە کۆی دەکەنەوە و دەڵێن نمونەی مەریەم نمونەی دەیانی دیکەیە کە لە شاڵاوی ئەنفالدا وەفایان بۆ خۆشەویستانیان لەبیر نەکرد. تا بەرنامەیەکی تایبەتی دیکە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەو زاتتان دەسپێرم کە سپاردە زایران. کچی جوانی کوردیان کڕی هاوار هاوار